گفتوگۆ دەکەم بێگومان پرسیارە ئەوەی کە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال ناگەنە چارەسەری کۆتایی و کێشەی بودجە و موچە تا ئێستا کۆتایی نەهاتووە. لەگەڵ بەڕێز عەباس جبوری سیاسەتمەدار و شرۆڤەکاری سیاسی گفتوگۆ دەکەم. بەڕێز جبوری زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24. بۆچی حکوومەتی عێراق پابەندی ڕێکەوتنەکان نابێت؟ هەر لە ماوەی ئەم دوو ساڵە دووجار ڕێکەوتنی کۆنکرێتی کراوە بۆ پرسی موچە، بەڵام ڕۆژی دواتر مانگی دواتر پەشیمان دەبن و پابند نابن پێوەی. بسم الله الرحمن الرحیم. بەنای خۆی بەخشندەی میێرەبان، بەیانیتان باش و بەیانی بینێران باش. سڵاو ڕێز بۆ ئێوەی بەڕێز خاتوون بەداخەوە وێڕای ئەوەی کە دەبوو هاوبەشێکی ڕاستەقینە لێوان هێزە کارە سیاسەکان هەبێت بۆ ئەوەی کاردانەوە و ڕنگدانەوەی هەبێت لەسەر گەلی عێراق، لەسەر خێر و بێری عێراق و دابەش بکرێت لە نێو خۆی عێراق. بەڵام دەڵێم دووپاتی دەکەمەوە کە ئەگەر ئەو ڕێکارە یاسایی و دەستوریانە بچیرێنە بەر لەسەر ڕێکەوتنەکان لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی، ئەگەر ئەوە بکرایە ئێستا بەو ئاراستە و دەرەنجامەنە دەگەیشت بەردەوام کارە یاساییانە چین کە پێویستە بگیرێنە بەر؟ بۆ نمونە مادەی ١٠٧ کە ڕوونی کردوتەوە لە دەستوور کە دەبوایە جێبەجێ بکرایە. هەندێک مادە گەلی دیکە هەن لە دەستوور، یاسای نەوت و گاز کە مافی گەلی عێراقی لە هەرێم بێت یاخود لە تێکڕای عێراقی کلای کردوتەوە. وێڕایەوەش هەندێک بەرژەوەندی هاوبەش هەن. ئەو ناوچە کێشە لەسەرانە. بۆچی کێشە لەسەری ناونراوە؟ بۆچی بە خاچی هاوبەش تەماشا ناکرێت لە نێوان هەردوولا؟ بەڵام بەداخەوە هەندێ ئاراستە و جێگە هەن. ئەو لانانە نانەوێت هاوبەشی و سازان هەبێت لە نێوان هەرێم و حکوومەتی ناوەند. ئەوان پێویستیان بەو جۆرە ئاڵنگاری هەیە. ئەوانە هەندێک هێزی نەخوازراون لە پرۆسەی سیاسی، هەندێک لایانی سیاسین لە کەناڵەکان قسە دەکەن لە دژی هەرێمی کوردستان. ئەمانە ڕۆژانە دەبینرێن و تێبینی دەکرێن. بەداخەوە من لایانی دیاریکراوە ڕوونن. من دەیڵێم کە ئێمە پێویستە تەماشا بکەم بزانین هەرێمی کوردستان چی کردووە. ئاوەدانکاری، ژێرخان. ئیمڕۆ هەرێمی کوردستان بۆتە نمونەیەک بۆ جێگەی شانازی بۆ پارێزگاکانی دیکە کە ناتوان وەها بن. بۆچی؟ ئایا ئەو داهاتێک کە هەرێمێتی پارێزەکان نیتیان کەواتە ئەو گەندەڵە لە تێکڕای پارێزەکان هەیە ڕێگرە. ئەو لانانە بەو شێوەیە هەراسان بوون لە بەسڕا، لە ناسریە، لە عومارە، لە بابل. ئەوان دەڵێن دەچن بۆ کار بەسەربردن لە هەرێم دەمینەوە لە هەولێر کە ژێرخانێکی نایابی هەیە، هۆتێل و شوێنی مەیانخانە و مانەوە. بەڵام کاتێک دەچێت پارێزگەکانی دیکە وێرانکاریە، خزمەتگوزاری بەردەست نییە. بەڕێزی ناکرێت لە بری دژایەتی کردن هەرەوەی کە تۆ باسیەکەی سوود لە ئەزموری هەرێمی کوردستان وەربگرن بۆ پێشکەوتنی زیاتری ناوەڕاست و خواروی عێراق؟ باوای دابنین کە ئیمڕۆ هەندێک لەو ڕێکەوتنانەی کە کراون لە بودجەی گشتی کە ڕێژەی خۆی ئەگەر پێ بگات، موچەی خۆی بۆ فەرمانبەران دابین بکات، بەمەش کێشەکە کۆتایی دێت. بەڵام هەندێک بربەستان ئێمە ڕۆژانە دایانبینین کە دەبوو لەسەر بنچینەی دیکەوە بۆ نمونە کۆتایی پێ بهاتە. ناکرێت هەردەم دابنیشین و ڕێکەوتن بێتە ئاراوە و دواتر حکوومەتێکی دیکە بێتە پێشەوە پێویست بە ڕێکەوتنی هاوشێوە بکات. پێویستە هەندێ لە خاڵی یەکلاکەرەوە و ڕێکەوتنی لەسەر بکرێت بۆ مافی تەواوی گەلی عێراق وەرەمی کوردستانیش تێدا جێ بکرێتەوە. لە چوارچێ ئەو مافانە حکوومەتی هەرێمیش
مافەکانی وەربگرێت بۆچی ئەو هەموو گەڕی خولاوەی بەردەوام لە نێوان بەرپرسانی هەرێم و حکوومەتی فێدرالی ئەنجام بدرێن و بسازن بۆچی بچینێ و بناغی وهادا نەمەزراون کە ئەم هەموو دژایەتی هەرێمی کوردستان بەڕاستی خواستی ناوخۆی عێراقا یان دەسوەردانی دەرەکی هەیە؟ تەماشاکە ئیمڕۆ بەداخەوە عێراق ملکەتی خواستە دەرەچەکانە بمانەوێت یاخودنا بەو شێوەیە بەڵام هەندێ بابەت هەیە پێویست دەبوو عێراقی بن بە ڕەهایی گوێ لەوانی دیکە نەگیرێت گوێ نەگرین لە وڵاتی دیکە داوامان لێ بکات کە چۆن ئەوانی دیکە برسی بکەین کاتێ فەرمانبەر موچەی پێنادرێت خاننشین موچەی وەرناگرێت ئەمە تاوانە بەرامبەر بە هاوڵاتی بەڵام بۆ ئەوی ببمە ملکەتی دەرەچی لە بری ئەوەی بەرگری لە ڕۆڵەکان بکەم بەداخەوە فشاری دەرەچی هەن بەڵام دەبوو بەو شێوێن نەبووایە بڕیارەکان عێراقی بووە سەروەری عێراقی بەردەستە بکرایە بەڵام بەداخەوە تا ئێستاش ئەو سەروەریەمان نییە کە بمان کاتە کاتێکی واقعی لە چوارچێوەی فەلسفەیەکی دەریکراوە بڕیاردان. زۆر سپاس دەکەم بەڕێز عەباس جەبوری سیاسەتمەدار و شۆڤەکاری سیاسی دەستخۆش.